قوربان من چی بکەم ڕێگاکەم دوورە. شاری هەولێر نمونەی دەربڕینی خۆشەویستی و وەفا و ڕێز بۆ پێغەمبەرەکەیان نیشان دەدەن بە هاتنی ئاپۆڕای هاوڵاتیان بۆ مەراسیم لە نێو سنتەری شاری هەولێر. دڵبێریندارە و هەر تۆی مەنزوورە. زانانی ئاینی باز لەوە دەکەن یادکردنەوە بەرز و شکۆدار ڕاگررتنی ئەو یادا پێویستە، دەبێت هاوکات گرنگی بە سونەت و ڕێبازەکەی بدرێت و زیندوو بکرێتەوە. جوانترین یادێک کە ئێمە پێویستە بیکەینەوە زیندووکردنەوەی ئەخلاقیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. شتەکانمان ڕووکەشی نەبێت، شتەکان ئەخلاقیات بێ، بزانین پێغەمبەری خوا چی کردووە لە ڕووی ڕەوشتەوە لە ڕووی قسەکانیەوە، ئەوە جێبەجێ بکەین کە دەبێتە مای بەختەوەری بۆ دنیا و قیامەتمان. ومێدەوارین ئینشاءالله ئەم یادا ببێتە وەرچەرخانێکی نوێ بۆ گەڕانەوەی سەر لە نوێ ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ناو مجتەمع و کۆمەڵگا ئینشاءالله. باشترین مەولود، باشترین یادکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەیەکەوە ئینسانی موسڵمان سونەتەکانی ڕێبازەکەی زیندوو بکاتەوە. ئەو سونەتانەیەکەوە فرامۆش کراون، خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ڕێبازە جوانەکەی، پەیامە جوانەکەی ئەوە لێ شارەزابین، لە سیرەتی شارەزابین، لە ژیانی شارەزابین. ئەو بەڕاستی باشترین یادکردنەوەی پێغەمبەری خودایە صلی الله عليه وسلم. مەراسیمەکە ساڵانە لە نێو بازاری گەورەی شاری هەولێر بەڕێوە دەچێت. سەرجەم چین و توێژەکانیش بەشداری ئەو یادە دەکەن. لەم یادە ئاینی و مێژوویەی هەولێردا خانەوادەکان خۆیان بۆن خۆش دەکەن بە شارەزابوون و خۆشەویستی پێغەمبەرەکەیان. خی گەورە لە قورئانە دەفەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا، معنى دڵخۆش بوونە فليفرحوا، وشەی فەرحی بەکارهێنایە. لە ئاەتشکە دەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين. ئەو دوو ئاەتە پێکەوە تەفسیر کەین مانای ئەوەیە ئەمە دڵمان خۆشە بەو ڕەحمەتێکە لۆمان هاتیە. خی گەورە دەفەرمێ قل بفضل الله وبرحمته وما أرسلناك إلا رحمة للعالمين. دوو ڕەحمەت هاتیە فليفرحوا، دڵتان خۆش بی، ئێمەش بەیادکردنەوەی دڵمان خۆش دەبی. ئەم یادە زۆر گەورەیە، پێغەمبەرمان زۆر لەوە گەورەترە، زۆر ڕیانی ڕحمان بە قوربانی پێغەمبەر درود و خوای لەسەر بێ دەکەین. و ئێمە وەکو هەولێر، وەکو خەڵکی شاری هەولێر، ئێمە هەموو ساڵێک ینی بەڕاستی ئەم یادە دەکەینەوە، ینی بەگوڕتینەوە ئەم یادە دەکەینەوە بە خۆشحاڵیەوە، ینی بتوانین بە شێوێشی ڕێک و پێک مانی ژیانمان لەزەتی نامە مانی ژیان. مەراسیمی یادی مەولود لەلایەن سوڵتان مزەفەرەوە لا دێر زەمانەوە بە کولتور و ئێستاش مەولود خوێنان و زانایانی ئاینی و چین و توێژەکانی شاری هەولێر ساڵانە یادەکە برز ڕادەگرن. هاوڵاتیانیش بە جۆش و خڕۆشەوە دێن و بەشداری تیادا دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.